دێنێ سەر پرسیارە 23 لە دابەشکردنی هێزەکان لە ڕاهێنانەکەی لاپەڕ 54 کارتێکمان هەیە بەتوان ژمارەی سالب. گوتمان هەر کاتێک کەرتمانەوەبی بتوانن ژمارەی سالب ئەوە کەرتەکەی هەڵدەژێڕینەوە. کەرتەکەی ڕاستەوخۆ هەڵدەژێڕینەوە. دەتوان سالب 5 لێکدان دەتوان 5 دەستە سەرەی کەرتەکەی دەتوان سالب 5 لێکدان دەتوان 5 دەتوان دووەکەش دێتە خوارێ دەتوان دوو ئەوە سەد نییە ئەوە دێ. کەوانەکەی پێویست ناکە بکەین لەبەر چ پێویست ناکە چونکە ئەو توان سالبیەکە دەبێتە موجەبیەک توانێکش پێویست ناکە چونکە ئەگەر بدەینێ سەرەی و خوارەی کەرتەکە ئەنجامکە دەکاتەوە خۆی کەواتە پێویست ناکە بینووسین. ڕاستەوخۆ چ دەکەین کەرتەکەی دروست دەکەینەوە. سەرەتا کرداری خوارێ ئەنجام بدە ئەو کات سەری چونکە خوارێ ئاسانترە. دەتوان دوو واتە ئەو دەی چەند جارانی خۆیکەوە دووجا 10 جاران دەکاتە چەند دەکاتە 100. تەمەشاکە لە سەری کەرتەکەی لە سەری کەرچەکەی بنچینەکانت هەردوو دەنە یەک دەی دەنووسیەوە کەواتە دەڵێ چە مادام کردارەکەت لێکدانە توانەکان چ لێ دەکەی کۆ دەکەیەوە دەڵێ سالب 5 کۆ چەند کۆ 5 سەدەکەی دەنووسینەوە. دەتوان سالب 5 کۆ 5 دەکاتە چەند دەکاتە سفر. گوتمان دەتوان سفرش هەر شتێک توان سفر بێ ئەنجامەکە دەکاتە چەند دەکاتە یەک کەواتە ئەنجامەکەمان دەکاتە 1 لەسەر 100. پرسیاری 24مان هەیە بە هەمان شێواز کەرتێکمان هەیە بتوان ژمارەی سالب کەرتەکەی هەڵدەژێڕینەوە کەرتەکەی دروست دەکەینەوە سین توان دوو کە دەستە سەرێ سین توان دوو 100 لەسەر سین توان سێ سین توان سێ 100 توان دوو هەمووی بەتوانی چەند هەمووی بەتوانی سێ. ئەوجا چ دەکەی ئەو توان سەیە لۆ ڕادەکانی ناوکەوانەکەی هەمووی هەیەکسەر لەو هەنگاوەی توانەکەی دابەش دەکەین جارێک لۆ سینەکەی جارێک لۆ سادەکەی هەڕاستەوخۆ دابەشم کرد جارێک لۆ 100 توان دوو جارێک لۆ سین توان سێ. ڕاستەوخۆ سینەکەی دەنووسینەوە دوو توان لە سەرەکترینە جاران دەکەی دوو جاران سێ دەکاتە چەند دەکاتە 6 100 توان سێکەش دەنووسینەوە. لە خوارش بە هەمان شێوە سینەکەی دەنووسینەوە سێ جاران سێ دەکاتە چەند دەکاتە 9 سادەکەی دەنووسینەوە دوو جاران سێ دەکاتە چەند دەکاتە 6 دەکاتە 6. یەک سینی دەنووسینەوە چونکە بنچینەمان یەکسانە یەک سین توانی سەرێ کەم توانی خوارێ 6 کەم 9 دەکاتە چەند دەکاتە 3 بەڵام بەچ بە سالب یەک سادی دەنووسینەوە دەڵێن 3 کەم 6 دەکاتە چەند دەکاتە سالب 3. توانەکان هەردوو چەند هەردوو سالبن کەواتە دەبی بیکەین بە موجەب ڕاستەخۆ کەرتەشی دروست دەکەین لێرە هاکوڵکانمان یەکێک کەواتە یەکی دەنووسین ئەوانەش دەبینە خواری کەرتەکە سین توان سێ 100 توان سێ.